بەهۆی نەزانی و هەڵەی ئەنقەستی دەسەڵاتدارانی هەرێمەوە ماوەی 2 مانگ و نیوە فەرمانبەر و خانەنشینانی کوردستان موچەیان وەرنەگرتووە. حکوومەتی هەرێم خۆی لە بەرپرسیارەتی دەدزێتەوە و عێراقیش خۆی لە تاوانی نەناردنی بودجە بێبەری دەکات و دەڵێت لە یاسای بودجەشدا شتێک بە ناوی ناردنی پارەی موچە بوونی نییە. ماكو شيء اسمه تمويل رواتب، اسمه تمويل حصة إقليم كردستان اللي هي محەممەد شیاع سوودانی لە دیمانەکەی ڕۆژی دووشەمەیدا لەگەڵ میدیا عێراقی و کوردیەکان بەڕوونی باسی لەوە کرد لە یاسای بودجێ عێراقدا شتێک بە ناوی موچەی فەرمانبەرانی هەرێم و پارەدارکردنی هەولێر بۆ دابەشکردنی موچە نییە، بەڵکو پشکی هەرێم هەیە کە لە سەدا 12.67 خەرجی گشتیە و لە بودجەی وەزارەت و دەستە و دەسەڵاتەکان ئەو ڕێژەیە بۆ هەرێم دەنێردرێ. بە پێی زانیاریەکانی پەیام یەکێک لای کێشە سەرەکیەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوەیە بەغدا دەیەوێ بودجەی هەرێم لە خەرجی کردداری ئینفاقی فیعلی دەربکات، واتە لە دوای خەرجیە سیادیەکان دەمێنێتەوە، ئەمەش ڕاستەوخۆ پشکی هەرێم قارس دەکات. بە پێی زانیاریەکان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ ئەوەی داوای لیستی موچەی فەرمانبەرانی لێ نەکرێت بەهۆی بوونی کەسانی بندیوار و ناشایستە لە دانوستانەکاندا داوای کردووە بەشە بودجەکەی بەگشتی بۆ بنێردرێت. بەغداش ئەمەی ڕەت کردووەتەوە، لەلایەکەوە داوای جێبەجێکردنی پابەندیەکان لە هەرێم دەکات و لەلایەکیشەوە داوای داتای ورد و بایۆمەتری و زانیاری ڕاستەقینی ژمارەی فەرمانبەران لە دەسەڵاتدارانی هەولێر دەکات. ئێستا بەهۆی چاوچنۆکی و تەماعی بەرپرسانی هەرێم و لە پێنا و چاوپۆشیکردن لە موچەخۆرە حیزبی و وەهمیەکانیان گورزێکی گەورە بەرموچەخۆر و فەرمانبەرانی هەرێم کەوتووە و دەبێ ئەژنۆی چاوەڕوانی بگرنە باوەش و چاوەڕێی ڕەحمی ئینفاقی فیعلی عێراقیەکان بن. ئەوەی جێی سەرنجە وێڕایەوەی دەسەڵاتدارانی هەرێم بە توندی ڕەخنە لە مامەڵی عێراق دەگرن لەبارەی بەشە بودجەی هەرێمی کوردستانەوە، بەڵام تا ئێستاش نوێنەرانی پارتی و یەکێتی لەسەر کارەکانیان لە حکوومەتی فیدراڵی بەردەوامن و تەنانەت ڕەخنەیەکی جدی لەو مامەڵەی بەغدا ناگرن. ئەمەش سیاسەتێکی دووفاقیەیە کە چەند ساڵە دوو حیزبە دەسەڵاتدارەکە پەیڕەوی دەکەن. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر بەغدا ستەم دەکات ئەوە بەدەوامی وەزیر و وەکیل وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکانی ئەو دوو حیزبە لە بەغدا گرنتی درێژەکێشانی ستەمی عێراقتان لەسەر خەڵکی کوردستان کردووە و بوونەتە بەشێک لە تاوانی برسیکردن و موچەبڕینی هاوڵاتیان. بەم هۆیشەوە بەرپرسیاری سەرەکی لەو ستەمەی لە بەغداوە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت خودی بەرپرسانی پارتی و یەکێتین. خۆگەر بە قسەی ئەوان بەغدا بەرپرسی یەکەمە لەو گەمار و ئابووریەی سەر خەڵکی کوردستان، مانەوەی نوێنەرەکانی پارتی و یەکێتی لە حکوومەتی عێراق بۆ دەستکەوتی حیزبی ڕازیبوونە بەو دۆخە و باجی سەرەکی ئەم مانەوەیش هاوڵاتیانی چوار پارێزگاکەی هەرێم دەیدەن کە ئێستا لە بری کارتی سیاسی لە ململانە سیاسیەکاندا کراونەتە کارت و مامەڵەیان پێوە دەکرێت. التأكيد يمكنه.